کۆبوونەوەکەمان تایبەت بوو بەو ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا لەسەر ئاستی نێودوڵەتی باسی لێوە ئەکرێ و ئەو ڕێنمایی و پێڕەوانی کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکخراوی تەندروستی جیهانی دەری کردوون پەیوەست بە پارێزگای سلێمانی بە سوپاسەوە چ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی چ فڕۆکەخانە چ ئاسایش و لایەنەکانی تریش هەماهەنگ بوون بۆی ڕەزدی ئەو بەڕێزانە بکرێکە لە وڵاتی چینەوە ئەگەڕێنەوە و لەژێر چاودێری وردی تەندروستیا بن کامە لە پێناوی بەرژەوەندی خۆیان و لە پێناوی بەرژەوەندی گشتیایە بۆی بتوانین سیستەمی خۆپاراستن بە هێز بکەین و بتوانین هەموو کەسێک لە دڵە ڕاوچێ و لە توژبوون بەو نەخۆشی پەتایە دوور بخەینەوە باسی لێوەکرا بەنسبەت کاڵا و کەلوپەلەوە هیچ ترسێکی نییە یعنی ئەتوان بە شێوەیەکی بەبێ ترس بەکاری بێنن بەڵام شتێک زۆر گرنگە من حەزەکەم لێرەوە باسی کومداوە لە هاوڵاتیانی شاری سلێمانی و هەرێمی کوردستانەکەن هوشیار بن لەوەی کە ئەگەر زانیاریکیان نەبوو کەسێک لە وڵاتی سینەوە گەڕابێتەوە بۆ هەرێمی کوردستان و ئێمە ئاگادار نەبین چونکە لەوەچەوە کەسانە چەند وڵاتێک بکەن و لە ڕێی بەڕیەوە بگەڕێنەوە بۆ پاراستی ژیانی خۆیان پێشەموو کەس بۆ پاراستی ژیانی کۆمەلگاکەمان ئێمە ئاگادار بکەن بۆی ئێمە هیچ نەبێت چاودێری بخێنی سەر و کەسانە بزانین تاماوەی ئەو 4 ڕۆژە هیچ ئاڕازێکیان لێ دەرەکەوێ یان نا